بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساڵی نوێی خوێندن بە کۆمەڵێک گفتی کۆنەوە دەستی پێکردووە و تاکو ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەتیێرێم لەم کابینێدا پلانی خۆی بە وردی ڕانەگەیاندووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە کەرتی پەروەردە هەیە، چی لە مەسەلەی کێشەی دانەمەزرانی مامۆستایان، کێشەی کەمی بینە و کێشەی نۆژەن نەکردنەوەی قوتابخانەکان و کێشەی پرۆگرامیش. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان عەتا ئەحمەد جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستایان لە سودوی سەرەکی، هەروە لە سویدەوە فایق سەعید پسپۆڕی بواری پەروەردە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ئینفۆگرافیەک لەسەر ژمارەی قوتابی و مامۆستا و قوتابخانەکان دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا عەتا بەخێر بێنگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ساڵی نوێی خوێندن دەستی پێکردوێتەوە، پێ دوایە وەزارەتی پەروەردە و حکوومەتیێرێم ئامادەکاری پێویستیان بۆ ئەم ساڵ کردووە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، زۆر سوپاس سڵاوڕێزم بۆ سەردەم مامۆستایان پیرە دوای ساڵی نوێی خوێندن لە سەردەم قوتابیان و خوێندکارانی خۆشەویستەکەم بە هیوای ئەوەین ساڵێکی پەر لە خێر و خۆشی پەر لە عیلم و زانست و پەروەردە بێ بۆ هەمووان. بەتەکید بەپێی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەکە ئێمە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە کۆبووینەتەوە، باسی خۆیمان خۆی کردووە. ظاهیرەن هەندێک ئامادەسازی و جددیەتێک ئەبینین لە بەرنامە و پلانیانە و لەو ئامادەسازی کە کردووانە، بەڵام دیارە پرۆسی پەروەردە پڕۆژەیەکی هەروە ئاسان نییە مەسەڵەن بە قسە ئەنجام بدرێت. ئەوەی تا ئێستا کرداریان کردووە هەر قسە بووە، وەڵاهی تقریبەن 2 مانگ زیاتر تێپەڕێ بەسەر دامەزرانی بڵین ڕاگەیاندنی کابینەکە. خۆی ئەوێت بەڕاستی چکە بە تاتی پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستانە 4 ساڵ دەرەری زۆر بەرکەوتووە، کێشە و مەشاکیلێکی زۆری کەڵەکە بووە، گرفتەکان زۆرن. لەبەرەوە بەڕاستی ئەگەر هەموو لایەک هاوکاری وەزارەتی پەروەردە نەبن، وەزارەتی پەروەردە خۆی بەتەنیا دەرەقەتی ئەو هەموو گرفتە نایە. حکوومەت هەموو لایەک هاوکاری وەزارەتی پەروەردە بن. طبعا بە دەرەجەیەک حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە کارنامەیە و لە بودجەیەکی شایستە بۆ وەزارەتی پەروەردە دابنێ و پاڵپشتی وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە و مندەزگاکانی پەروەردە بێت. یعنی گرفتەکانی کە هەیە مەسەلەن ئەنجا فرسەت با بە خەڵکانی شارەدا و بەتوانە و دڵسۆزان کە بتوانن مەسەن ڕاو بۆ چوون و سەرنجەکانی خۆیان پێشنیار و پرۆژەکانیان بەڕاستی جێگە بکەنەوە ئیسفادەی لێ بکرێت. یعنی کۆمەڵە لەم شانە هەیە کە ئەکرێت پیشێ چێت چاکسازی لە پەروەردەیە. یعنی هەروە ئاسان نییە ئەو هەموو گرفتەی کەڵەکە بووە بە ئاسانی بە ساڵ و 2 ساڵ قەنەعەتم وانێ پڕکرێتەوە. باش بە زووتت 4 ساڵی ڕابردوو زۆر زیانی بەرکەوت پەروەردە، لە چ ڕوویەکەوە زیانی بەرکەوتووە؟ کابراوتی لە چۆی دەست پێ بکەین؟ وڵا ئەوە زۆرە، ینی پەروەردە ڕاستە خۆ ئێمە کەوا ئەڵێن من حەز ناکەم گەشتبینیش نەبین، ینی مەسەلەن من زۆر مەئیسانە قسە بکەم بڵین هیچی بەسەری چۆ نییە و هەمووی ڕووخاوە. ئێمە طموحمان هەیە کەوا ئەڵێن
و خەڵکی بەتوانامانەوە ئیمکانەتی مادیشمان هەیە بەڕاستی ئێمە لە ئەو هەموو خەڵکە بەتوانە و توانە مرۆیی کە هەمانەوە ئەو ئیمکانەتە مادی هەرمی کوردستان هەیەی ئەکە زۆر لەمە زیادە بکرێت ئەگەر نەخشە پلانی ورد و درێژخایەن و استراتیژی ئەوانە هەبوایە لەبەرەوە مەسەلەن گرفتەکان گرفتی میلاکات ئەمڕۆ سەرەکی ترین گرفتە ئەگە مەجال هەبوو مەسەی میلاک و وانەبێژ و گرێبەس هەرسێکی بەیەکەوە گرێدراون کەمە گرفتێکی قوڵە بەڕاستی بۆتە گەورەترین کێشەی وەزارەتی پەروەردە و بەڕێبەتی پەروەردەکان و قوتابخانەکان مەسەلەن سەرپەرشتیاری مەسەلەن بینا و باڵەخانە خوێندنگای ئەهلی خوێندنگای ئینگلیزی ئەمانە هەمووی گرفتن بەڕاستی کە هەیە پێداویستەکانی خوێندن بەڕاستی نەبوونی خولی پێویست و پێگاندنی مامۆستایان مەسەلەن ئەمانە هەمووی یانی شتی تری وردەش زۆرە لە پاڵ ئەمانەیە کە پرۆسی پەروەردە بەڕاستی پێویستی بەوە هەیە ئەنجام نەبوونی ڕۆیایەکی واضح کە نەخشە و پلان نییە کە ئێمە ئەم ساڵەمانە چی بکەین ساڵی داهاتوومانە چی بکەین یان لەم 4 ساڵێمانە چی بکەین وەزارەتی پەروەردە پێ زووە تا ئێستا بڵێن کردداری هەیە یاخۆ کردداری نیە یاخودی چ لێ بینیوە تا ئێستا تەنها قسەکردنەکە بووە من حەز ناکەم مەدحی شەخسێ بکەم ینی چونکە ئەگە من وەکو مشریفێک قسە بکەم من ئەگەر ئەرکەکانم بە چاکی جێبەجێ بکەم نابێت منەت کەم بەسەر مامۆستای مەسەر قوتابخانەیە ئەوە ئەرکی خۆم جێبەجێ ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی ئاینی جێبەجێ وەزیری پەروەردەش ئەگەر باش بێت ئەوە ئەرکی خۆی جێبەجێ کردووە جێگەی دەستخۆشیە ڕاستە ئەوەی کێمە بینیمانە لە جەناوی وەزیری پەروەردە و لێمان بیستووە پیاوێکی کراوەیە پیاکێکی گوێ ئەگرێ پیاکە مەیدانیە بەدەم ئیش و کارەکانە پشتێ پێشنیاری بۆ ئۆکەی ئەچێ بەدەمیەوە ئیتر بداین تا کوێ ئەڕوات ئێمەدەوارین بۆ ئێمە نابێ بەڕاستی پشتی بەسەربی سەری شتەکانکەین ئەوەی کە تا ئێستا بینیمانە هەنگاو ئەنرێت یعنی هەنگاو نراوە بەرەو کۆمەڵە شتی باش بەڵام وەکو عەرزم کردی بە مانگ و دوو مانگ پێم وانە بەلانی کەم 6 مانگراوە بۆنم لە بواری پەروەردە و فێرکردن هەنگاوی باش بێت تاان لەو هەنگاوە باشانەی کەنرا مەسەری خوێندنگە ئەهلەکانی تا ڕادەیەکی زۆر زاوت و چوارچێوێکی بۆ داناون کە نەبێتە شوێنی تیجارەت و کەسابەتکردن بەسەر خەڵکەوە مۆڵەتی تازە ڕاگیرا و مۆڵەتە کۆنەکانیش ئەبێ بە شێوەیەک نەخشە و پلانەکان و ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە جێبەجێ بکەن کە پەروەردە و زانست ئەو لەوێت لە پێشی شتەکانێنێک تیجارەت و کەسابەت کۆمەڵە هەنگاوی تێنەوە مەسەی خوێندنگانی دیەکان دوو ڕووی هەیە ڕوویەکی قرارێکی تۆزە سەرێ بەڵام ڕوویکی باششی هەیە خوێندنگانی دیەکان کە ڕاگیراون داخراون ڕووە باشەکەی ئەوەیە کە مەسەرم پێشە زمینە سازی نەکراوە ئەم هەنگاوە نراوە نە مامۆستای بۆ ئامادەکرا نە خوێندکاری بۆ ئامادەکرا نە قوتابخانەی بۆ ئامادەکرا ڕاگرتنەکەن ڕوویەکی باشە بەڵام ڕۆکەی تریشی لەوە چێ خەڵکێک هەبێت تۆمۆ حێبێک کە مناڵەکە فێری ئینگلیزی بەڵام ئومێد دەکەین کە ئەوە بەشی تر قەرەبوو کرێتەوە کە فێربوونی زمان گرنگە بەڵام نابێت لەسەر حسابی زمانی دایک بێت ئەمە پێویستە ئەو کە لێ نشپەت کرێتەوە لە پاڵ داخستنی سپاس دەکەم دەتەگرم و لای بەڕێز دەگرێت بچین لای مامۆستا فایق سەعید لە سویدەوە کە بەڕێزیان پسپۆڕی بواری پەروەردەن مامۆستا سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان داوەندێک کە بەڕست دوور بوویتەوە پێشتریش راپۆرتتەوە بۆ کۆنگرەکانی وەزارەتی پەروەردە ینی خەوشەکانی بواری کردی پەروەردە ینی لە کوێن ینی لە پرۆگرامە لە مەسەلەن مەسەلەی بینایە لە مامۆستایە لە مەسەلەن لە خوێندکارە لە چیدایە دەزانین چۆن جارە هیچی لە خوێندکاران نییە ئەوەندەی من ود بوومەتۆێ هەندێک کێشە هەیە بنیادیە تۆ دەبێ ینی بەردامی بۆ داڕژی ئەو کێشە بنیادیانە حەلکەی ئەو کێشە بنیادیانە لەوە نییە زۆر شتت بۆ حەلکە مەسەن کێشەی بینات بۆ حەل ناکە مەسەنەن بەڵام لە ڕوانگەی زانستیەوە تۆ کۆمەڵی دوکومنتت هەیە کە تەماشای وڵاتان بکەیت چۆن کار دەکەن کۆمەڵی دوکومنتی ئەساسی تێ تۆ بێ ئەو دوکومنتە بنەڕەتیانەت هەبێ یعنی وەکو دەستور کار دەکا با بڵێن دوای ئەوە تۆ دەبەستێتەوە بە ئەوروپا ئێستا وەزیری پەروەردە دەچێتە ئەوروپا ئەوان لەسەر ئاستێک لەسەر کۆمەڵی دوکومنت قساکەن بەڵام ئێمە خاوەنی و دوکومنتانە نین بۆی کێشەکانی پەروەردەی پێچارەسەر بکەین لەبەرەوە سەی دەکەی لەسەر دوو ئاستی جیاواز قساکەنەوەوانە کێشەی بێنا بەڵێ کێشەیە کێشەی ئەزمونونەکان بەڵێ کێشەیە هەموو کێشەی سیر ئەوەیە کەڵەکەبوو شەماوەتەوە ینی لە ماوەی 24 ساڵی ڕابردووە ماوەتەوە تا ئێستا بەڵێ بەس کێشە بنیادەکان چین ئەوەی کە ئێستێمە لە پرۆسەی یاخولوان لە کەرتی پەروەردە گیرۆدن کێشە بنیادەکان چین دەزانین چی مامۆستا هەموو جیهان کە پێش ئەکەوێ وایە دنیاوە ئێمە لەسەر پاشەڕۆی کەلەپور و پێشکەوتنی ڕۆژاوا ئەژێ هەموو وڵاتەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست لەسەر ئەو کەلەپورە ئەژێ چونکە ئەوان پێشکەوتون ئەوان توێژینێ وایان ئێوان تاقییان کردوێتەوە کۆمەڵێشت هەیە بۆ نمونە شتێکمان هەیە بە ناوی پەیڕەوی فێرکاری ئێمە ئاشنانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست پێی ئاشنانی نێمە
دەوری با بڵێن دەستور ئەبینە لە پرۆسەی پەروەردەیە و چارەسەری زۆر مشکلت بۆکە ئێستا مشکلانە ڕوبەڕووی مامۆساکان نەبنەوە بوون مامۆسا نازانێ مەسەن بۆ نمونە چۆنکارێ بۆ ئەوەی نەوەت وەرگێ پێی بڵێ چی بزانێتەوە یا مامۆسا منەمەوە سە وەرگرم توانسە چی بزانم نەخوێن کار ڕوونە لای نەمامۆساش ڕوونە بەلایەوە ئەو پەیڕەوی فێرکاریە کاتی پێچێت تا تودایە مەزرێنی و کەسانێکی پێویستە لە ڕۆژاوا ئیشیان لەسەر کرد بێت لە ڕۆژەڵاتی ناوڕاستە ئەوە نییە کێشەیەکی دیکەمان ئەوەیە مەسەن یاسای قوتابخانەکانمان هەیە ئێمە وازە من ڕەشنووسی سیانم لایە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە بەڵام بەگرنگیان نەزانیوە نەچۆتە بواری بهینەوە شتێکی کەمانەیە بە ناوی پەیڕەوی وانەکان پەیوەندی بە وانەکانەوە یعنی ئێستا ئەماوەیە ئیشی تاکەم ئەمەوێ لە کۆڵی گرفتی منهەج بینەوە تۆزی هاوکاری مامۆساکانش بکەین ئەو گرفتی منهەج تەواوکردن و ئەمانەیان نەبێ ئەوانە ئەوەیە گرفتی ئەزمموی بە کەلۆریمان هەیە مەسەن کێشەی بنیادە لە کۆمەلگای ئێمەیە چەندین ساڵە بەدەستیەوە ناڵێنین ئەبێت لەوەش ئەوە شتێکە لە کێشەکانی کە کاتێ ئەبێت کای بکۆڵین و هەروەها مەجموعەیە کێشەی دیکە بەڵام ئەم سێ و چوارە تقریبا کێشەی سەرەکیینە بە چارەسەر بکەن باشە بەس نەبوونی یاسایە کە ئێستا ئێمە لە کوردستان یاسای وەزارەتی پەروەردەمان هەیە بەس یاسای پەروەردەمان نییە ینی کێشەیە بۆ نمونەکە یاساد نەبێت سیاسەتی پەروەردەیی دیاریکە فەلسفەی پەروەردەی دیاریکە ئەمە خۆی کێشەیە کێشەیەکی زۆر گەورەیە ئەزانی چۆنە ئێستا کە لە وڵاتێکی پێشکەوتووە بێت تۆ زۆر گرفتی ئێستا با بڵێ شانشی نیە گرتوەکان دەستوریان نییە بەڵام زۆر بە ڕێکوپێکی شەچن بێتەوە بەڵام ئێمە وڵاتێکی دواکەوتی یاسای قوتابخانەکان زۆر وردە یعنی هەموو شتێک بۆ هەموو مامۆستا و بۆ توێژەر و بۆ با بڵێن مشتێت و بۆ هەموو شتەکانت بۆ وردەکاتەوە یعنی بەڕێوەبەر دەزانێت دەسەڵاتی لەکوێیە مامۆستا زانە پێش کات خەڵکی ئاسایی هەموو ئەزانێت دەسەڵاتەکان لەکوێیە تۆ کە ئەوەت نەبوو ئەکەوێتە سەر قسەکردن من پێم وایە ئەو پێی وایە نەوابزانە مامۆستا ئەو هایە بەڵام کە یاساکەتە بوو تۆ لە هەموو شوێنێکە تەنانەت ڕۆژنامەنووسەکانشەوەزانن لە هەموو بڕگەیەکە توانی بۆی بچیتەوە ئەلەوەیە مافبەوەی ئەلەوەیە شێوە ڕاستەکەی ئەوەیە کێشەیەکی سەرەکیە بەڵێ زۆر باشە ئەی سەبارەت بە مەسلەی بودجە ینی تا چەند ئەو دابینکردنی بودجە کە لە کوردستانە مەسەڵەن 3-4 ساڵە بودجەیەکی تایبەت مەبەستم بۆ بواری پەروەردە تەرخان نەکراوتەنا مەسەڵەن خەرجی مامۆستا و فەرمانبەرەکان بووە ئەمە کاریگەری دێ بۆ چارەسەرنی کێشە بونیادەکان بێگومان چارەسەری بێت تۆ کە کار دەکەی زانچی ئەو کارانە مەسەڵەن بەڕاوێژکار ناکرێت پێویستی بە خەبیرە پێویستی بە کارناسە پێویستە بە یەکێکە شارەزای بەلای کەم و زمانێکی ئەوروپی بزانێ بۆ ئەوەی شارەزای ئەو پێشکەوتنەبی کە لە ئارادا هەیە وڵاتەکان چۆن ئیشەکەن بەیەکەوە یعنی خوێندنێکی باشت تەواو کردبێ لە ڕۆژاوا نەک لە ڕۆژاوا لە وڵاتێکی پێشکەوتوو مەبەستم لەوەی زانستێکی تازە پێبێتەوە شتانە و تۆ کە بودجەت لە بەردەمان نەبوو تۆزێ ڕێگریت لەکە بەڵام هەندێک کارش هەیە دووبارە یعنی ئەو پارە زۆرەیە ناوێت نەخێر پارێکی زۆر کەمیێت توانی پارەی لە شوێنێکی کە بۆ بگریتەوە بۆی کارەکان بێت یعنی کێشە بنیادیانەی ئەم سێ چوارەی کە من باسم کرد بەڕاستی پارێکی زۆری پێویست نیە زۆر بە ئاسانیش ئەتوانی لە شوێنێکی کەوت تۆزێکی بۆ بپچڕی بەڵام ئەو پارە زۆرەی ناوێت بەڵام کێشەی پارەی زۆری پەروەردە ئێمە بۆ قوتابخان بینای قوتابخانەکانەمانەوە بۆ نمونە فەرموو باشە سوپاس دەکەم مامۆستا دەگەرم وەلای بەڕێزت دواتر مامۆستا تا بگەرم وەلای بەڕێزت سەبارەت بە کێشەی میلاکەت کە بەڕێزت باس لێوە کرد پێ دوای دەتوانرێت چۆن چارەسەر بکەیت پێویستی بەڕێخستنەوە یاخود پێویستی بۆیە کە ئێمە مامۆستای دیکەش دابمەزرێنین لە مامۆستانی گرێبەست و وانە بێش تاان کێشەی میلاکە کێشێکی قوڵە دوارە 4 ساڵەکە دانەمەزراوە ئەوەی کە ئێستا وەکو مامۆستا دامەکە لەماوەی نەک 4 ساڵ تقریباً 4 ساڵ زیاترە ئەوەیە کە کۆمەڵی مامۆستا گرێبەستیان بۆ کراوە گرێبەستانە خۆی بە پیاسای وەزارەتی دارایی هەر کە 3 ساڵ بەرەو سەر گرێبەستی بۆ کرا دوای مافی خۆیتی کە بێ بە هەمیشەیی امتیازاتی هەمیشەی وەربگرێ مەسەرەن لە دەرماڵی هاتوچۆ و مڕوانامە و خێزانداری ئەم شتانە بەڵام دارەوە هەیە 6 ساڵ تێپەڕیوە هیچ ئاوڕێکیان نادرێتەوە بۆ خۆی ینی مەسە ئیسحافێکە ینی مافخواردنی ئەو مامۆسانەیە ئەوە لە لایکەوە خەڵکێک هەیە وانە بێژە مەسەر 6 ساڵە وانە بێژە 7 ساڵ وانە بێژە ینی تۆ لە لایکە شاغیریشت هەیە ئەم وانە بێژانە مافی ئەوان هەیە حەقی خۆیانە کە مەسەرەن گرێ بکرێنە گرێبەست بۆی بخرێنە بەردەم بەرپرسیارەتی تۆ کەوانە بێژ بوو ینی دانەمەزراوە کە دانەمەزراو بوو ینی بەرپرس نییە زۆر تۆ ناتوانانی محاسبەیەکی لێ پرسیدەوە کەم و کورتێ بێ چونکە ڕسمێتیشی نیە ئەوانە بێژە کەواتە ئەمە لە لای کەشم میلاکات بۆ خۆی شپرزیەک لە میلاکاتی و وەزارەتی پەروەردە هەیە لە ناو سنتەری شارەکانە مامۆستاکی زۆر کەڵەکە بووە بە شەوانەکانیان کەم بۆتەوە ئێستا دابەزیەوە بۆ لە 1/6 4 حیسە و 6 حیسە هەیە مەسەرەن کە مەفروض 24 بێ مەسەلەن بە پیاسا
باسی لایەن یاساییەکەم مەسەلە لە ئامادەی جاران بۆ نەوەعە بێ سەن ئەوەش دیسان زۆر بووە لەناو شار کەواتە کەڵەکەبوونێکی لە دەرەوەی شار نەقسێکی زۆر هەیە دەرەوەی شار باجی مامۆستا نەبوونی مامۆسایی بەتوانە و شارەدا کە مەسە خولیان بینی بە شارەداان ئەلا کولین پێویستە وەزارەتی پەروەردە بەڕێی من کۆنفرانسی تایبەت کات کۆبوونەوە سیمینار هەر شتێک ئەکات بێت بیرکاتەوە چۆن تەنزیمی میلاکات کات چی بکات ناو شارەکان پڕ نەبێ و دەرەوەی شار چۆڵ پێ دوایمە پێویستمان بە هەموو ژمارە زۆری مامۆستانێکڕێتۆیان تەنزیم کرێت من پێم وایە بە ئاسانی ئەتوانێت هەموو لە هەموو هەر گرێبەستەکان خەرم بەسی جامارێکی ورتێ لەسەر مامۆستا چووکاندێکیان 128,000 هەندێکیان 122,000 ئاماری مامۆستایان مامۆستا بەعام بەڵێ بەعام نزیکی لە وەزارەتی پەروەردە 127,000 مامۆستامان هەیە 127,000 جگەر لە بڵین وانە بێژ و گرێبەست وانە بێژ حدود ئەگۆڕێ ساڵانە نزیکی 5,000 بۆ 5,500 وانە بێژمان هەبوو گرێبەستی بە هەمان شێوە لەو ژمارەوە نزیکەش نزیکی 6,000 گرێبەست مەفرەدوای گرێبەستەکان مافیان بدرێتێ بەڕێی من و مافێکی سروشتی خۆشیانە وانە بێژەکان بەڕاستی بیرکرێتەوە لەو کەمانە بکرێنە گرێبەست و خۆلیان بۆ بکرێتەوە بۆ ئەوانی استقلالێت وەربگرن و خوێندنگەکانی دەرەوەی شابەتاتی لادێ و شارۆچەکان کە ئێستا پڕ بۆ لە وانە بێژ و گرێبەست بۆی ئەمانە ئامادە بکرێن مامۆسایکی سەرکەوتوو بن ئیشیان بۆ کرێ بەڕاستی کەواتە تەنزیمی میلاکات لە وەزارەتی پەروەردە ئەمڕۆ بۆتە زەرورەتێک نابێ ئەوە بەم بێسەروبەریە بەم شپرزێ بهێڵێتەوە کە ئێستا هەیە یعنی زۆر جار مەسەرەن ناسراوی دەوری هەیە کە کەسێک کراوەتە گرێبەت لەوچی بڕوانامەکەی ئەوە نەبێت مەسەرەن یان تواناکەی ئەوە نەبێت لەبەرە بەڕاستیە بێ وەزارەت یاسایەک دابنێ بۆ ئەمە یان ڕێنمایی دەرکا یان کۆنفرانس و لیژانی بۆ دروستکە بۆی تەنزیمی ئەمە بکات و ئیمتیازاتێک باکار حەکیم بە مامۆسای دەرەوەی شار بۆی ئەم هەموو مامۆسایە کە خزمەتی تاوا بۆ ئەگە ئیمتیازێکی باشی باتێ دەرماڵێکی باشی باتێ خانی بۆ دابینکە مامۆستا ئەوە نێنەوە ناوشارەکان پڕ ببن بۆ دەرەوەی شار باش بەس تا ئێستا پلانێکی ڕوون هەیە کە مثلەم ساڵی نوێی خوێندن هیچ ئەمەلێکێ مامۆستای بۆن گرێبەست و وانە بێژیش بکرێن بە هەمیشەی یاخود ئەوەندێکەوە کۆبنەوەتان کرد بۆ کوێکێتی مامۆستایان لەگەڵ وەزارەتی پەروەردە هیچ شتێکی لەو جۆرە هەیە شتێک نابینن تا ئێستا چونکە حکوومەتی هەرێم ئەڵێ خەریکی ڕێخستنەوەی باری دارایی خۆیەتی ئەوەی کە ئێمە بیستین میلاکاتێکی زۆر بەسەر ئەم حکوومەتەوە هەیە معاشخۆرێکی زۆری بندیواری خاننشینکی زۆری یاسایی ئەمانەت بوونەتە نەکبەتی بەڕاستی بۆ فەرمانبەرە ڕاستەقینەکە بۆ مامۆستا ڕاستەقینەکە هەتا هەردوو حیبی دەسەڵاتدا بەڕاستی لە هەرێمی کوردستانە بە جورئەتەوە بڕیار نێن چاکسازی لە مەسەلەی موچەخۆریە بکەن بندیوارەکان وەکو حەدێکیان بۆ دانەنێن و خاننشێناسەکان نێڵن ئێمە بەم دیوار لە وەزارەتی پەروەردە هەیە کاریگەری ئەوە باری حکوومەت قرس بووە بە خەڵکی نایاسایی کە دامەزراوە بۆ تەخانە نشین مافی وانە بێژەکە ئەخوا مافی گرێبەستەکە ئەخوا بەڕاستی لەبەرەوە بەڕاستی ئەو یاسا چاکسەزەی لە خولی پێشووی پەرلەمانە کە بڕیار بۆ ئەنجام بدرێ ئەگەوە ئەنجام بدرێ داهاتە بگەڕێتەوە بۆ حکوومەت چوان دەڵێن داهاتمان نییە ئەو کاتە بیر لەوە کێتەوە ئەوانی کە خزمەتی فعلی ئەەکەن و داوامی فعلی ئەەکەن ئەمانە بەڕاستی موسیقی شایستان بدرێتێ بۆی کە تۆ بتوانانی ئەرکەکان ئەرکان بێ بەسەر ئەو لیان پرسیتەوە سپاس دەکەم مامۆستا فایبگەرم و لای بەڕێز سەبارەت بە ڕۆڵی مامۆستا لە مەسەرەی پەروەردە و فێرکردن ینی دەتوانێت چ ڕۆڵێک ببینی ئایا مەسەلەی کێشەی میلاکات کێشەیەکی بنیادی یاخود نایاخود مەسەلەن ئەوەی کە ئێستا مەسەلەن خولی پێویست بۆ مامۆستایان نییە یاخود چۆن دەکرێت پەرە بە توانای مامۆستایان بدرێت ئەمە پەیوەندی بە کێشەی بنیادی پەروەردە هەیە لە بنەڕە تا بەڵێ پەیوەندی تێەوە هەیە چونکە ئێستا ئێمە گرفتێکمان هەیە مامۆستاکانمان ئێمە ڕامان زانستی تازەمان پێ نەداون باڵێن بۆ لەبەرەوەی کە لە زانکۆ خوێنن تۆ سەیری منهەجەکانی زانکۆ کە منهەجی کۆنن منهەجی تازەنین و ئێمە ئەو زانستەمان پێ نەداون کە ئیشکەن لە قوتابخانەکانە وەختی کە دێنە قوتابخانەکانەوە ینی هیچ شتێکی ئەو تۆیان پێ نییە کە کاری پێ بکەن ئیتر خۆیان سەلیقەتی خۆیان مەسەلەن کارەکەن و سەلیقەتی خۆشیان نوقسانی زۆری تایە و مامۆسای ئێمە ئەو سیستەمای کە هەمان عنی خەتای تاک نییە با بڵێ ئەو سیستەمەی ڕامان هێناون خوێندکارەکانمان فێری خوێندنەوە نەکردووە ئێستا لە هەموو هزار کادری پەروەردەیەکانمان تقریبا حساب بکەین تقریبا لە هەموو هزار کەسێکە 2 کەس کتێبە خوێنێتەوە بۆ نمونە یعنی ئێمە بێ لە زانکۆ ئەوانە تیارکەین و ئەوانە نەکراوە بەڵام بەشەکەی کە پەیوەندی وەزارەتی پەروەردەوە هەیە چیە تۆ ئەبێ بە بەردەوامی من لە کۆنگرە مەسەلەن سێ پێشنیانم قسە بەردەسێکیانەوە بۆ پەیوەندی بە دامەزراندنی سەنتەرێکی دیداکتیکیەوە هەیە چونکە 100 گەشتە سندنی پەروەردە پەیوەندی بە دیداکتیکەوە دیداکتیک مەبەستم شێوازەکان و مۆدلەکانی وانەگوتنەوە هەیە
پێویستمان بە سنتەرێکە بە بەردەوامی ئێمە مامۆستاکانمان ئەبێ ئەو قولانەمان بێ ببینن لە هەموو شارەکانە بێداینین لە کاتی هاوینە ئەبێ مەسەڵەن کاتیان بۆ بخڵوکەنین هەنێکیان دروستکەنەوە وەزارەتی پەروەردە لەمەیە کەمتر خەمە ئەلبەتە ناڵێم یعنی هینی نییە بابڵێن ئەوان پێڵێن خولی شیاندن بەس من کە مامۆستاکان ئەبینیم قسە ئەکەن یعنی ئەو زانستانەی کە پێیان ئەڵێنەوە لەو خولانەیە بەدڵیان نییە یعنی هەستەکەن شتێکی کۆنە و گۆڕانکاریان تیا دروست ناکەن. بەڵێ ینی پێ دوایە بۆ پێشسین توانای مامۆستایان پێویستمان بەدەستکاریکردنی پرۆگرامی خوێنی شێ لە خوێنی باڵە لە خوێندنی باڵا بڵێ لە خوێندنی باڵا زۆر گرنگە یعنی دەستکاریکەینەوەانە بەڵام بمێنێتەوە بەشەکانی ترکە دێژ کە قوتابخانەکان پرۆگرام ئەو ناڵێم گرنگە بەس ئەو گرنگجە زۆرەی نییە یعنی بەشە هەرە گەورەکەی کەوتۆتە سەر ئیشی مامۆستا و شێوازی کارکردن و وانەگوتنەوەی مامۆستا یعنی بەشێکی کەمی لەوانەیە 120 پەیوەندی بە گەشتە سندەوە بەڵام ئێمە لە وڵاتە دواکەوتەکانەوە دەبینین یەکەم شت کە دەستی بۆ دەبن پرۆگرامەوە دەزان خەتای پرۆگرامەکە سیستمەکە پێشکەوتونێ بەڵام خەتای پرۆگرام نییە خەتای دیداکتیکە خەتای مامۆستایە کە چۆن کار بکات بە شێوەیەکی تازە ئەوەیە گرفتەکە لەوێیە بەڵام بەڵێ خوێندنی باڵا بەڕاستی منهەجەکانیان خراپە و مامۆستاکانی ئێمە لە وەزارەتی پەروەردە باش پێ ناگەێنن. باشە بەڵام پێ دوایانی هەموو ساڵێک مامۆستا پێویستی بە مەسەلەن خول هەیە چونکە من پێش بەرنامەکە لەگەڵ هەندێک مامۆستا قسەم کرد مامۆستای وا مەسەلەن 5 ساڵاوتی خولێکی ڕاهێنانی پێویستم نبینیوێتە نا کاتی دامەزران بۆ نمونە خولێکم بین و ینی زەرورە ینی بەردەوام خول و ڕاهێنان هەبێت لەسەر شێوازەکانی وانەوتنەوە بە بەردەوامی یعنی باسی ساڵم لەگەڵ مەکە تۆ باسی مانگم لەگەڵ بکە یعنی من بەو پلانکاریەی کە دامڕشت لەو بابڵێن لەو هینا کە باسی سنتەری داکتیکیەکەم ینی بۆ هەموو کوردستان بابڵێن دەبێ بە بەردەوامی یعنی من ناڵێم هەموو مانگێک بەڵام بە بەردەوامی تۆ بێ مانگی نەمانگە دومەدار ئەبێ شتێک ببینێ دوای خولەکان چییە خولەکان تۆ پێویست ناکە مەسەن 6 ڕۆژ مامۆستادانی خولی پێوەدە نا هەندێک خول لەوانەیە 3 ساعتت پێ بکەن هەندێک 4 هەندێکی ڕۆژێک مەسەلەن بەپی پێویستەکە کرێت بەڵێ بە بەردەوامی مانگانە تۆ پێویستت پێوێتی ئەگەر نا مامۆستا ناتوانێت خۆی تازەکات. باشە بەس پێ دوایە شێوازی وانەوتنەوە لە کوردستانە ینی مەسموێت لە قۆناغەکانی خوێندن چی بنەڕەتی بێت چ ئامادەی بێ ینی کۆنە یاخود شێوازی مۆدرنە زۆرشکە بتوانێت زۆرتی سوتە بێ نە زۆرش کۆنە مامۆستا من لێکۆڵینەوەیەکم نووسی لە بەڵێن مانگی سێ لەسەر ئەو مەسەلەیە دیداکتیک یعنی لەگەڵ مامۆستاکانە زۆر کۆبوومەوە لە کوردستان قسەم زۆر لەگەڵیان کرد لەگەڵ بەڕێوەبەرەکانەوەوانە ینی هەموو ئەوانەی کە بۆ من هاتووە هەمووی مەتودی کۆنن لە سەراسی گشت دەڵێن حەقم نییە بەسەرەوە تاک مامۆستایەکەی خۆی پێگەیانەوە شتانە ینی من هەوڵمدا چ لە بواری تیۆریەوە چ لە بواری عملیەوە دەوری 30 شێوازی نوێ بخەمە بەردەست کە ئەمەشە هەیە کە توان کاری تیا بکەن گۆڕانکاری تیا بکەن چونکە ئەوانەی ئەوان بە من ئەڵێن ئەوانە کۆنن یعنی مێتودەکانی کۆنە یعنی چی بکەوەی هەیە. بەڵێ بەس مۆدێلی ینی چۆنە مۆدێلی نوێ کە ینی باشین سوودی هەبێ ینی ئەم شێوازە کە گفتو مەسەلەن گفتوگۆ هەبێ لە نێوان قوتابی و مامۆستا ینی مۆدێلە تازەکە چییە کە بتوانرێت کاریگەری هەبێ. ئەزانی چی مامۆستا تقریبا من لێرەیە لەم کتێبەیە تقریبا باسی 30 جیاوازم کردووە لە بینی مۆدێل و لە بینی ئیشکردنە لە بینی هینە هەر لە مێتۆدی کلاسیکی و بیگرێت تا دەواازە بگرێت تا شیکاری توانەکاریەکان بگرن چۆن بە شێوەیە وانە بڵیتەوە کە توانەکانی خوێندکار شی بکەیتەوە مەسلەی پرانڕۆژە مەسلەی ستراکچەری نووسینە مەسەلەن چۆن لەگەڵیان ڕادێ بۆ مامۆستاکانی زمان مەسەلەن مێتودی جێرانەوەیە مێتودی گرۆپە یعنی ئەمانە زۆر مێتودی سوکراتیە بۆ نمونەکە مێتودێکی زۆر باڵا و زۆر نایابە مەسەلەن بەکاردێ شێواز یەکجارێک زۆر من ناتوانم لێرە بۆ تینکە من تەنها ئەو سیدانەیەم بەس بۆ نمونە نووسیەوە بەڵام ئەگەر ڕۆژێ ئەگەر هەمووی ریسکم ڕەنگە خۆی لە حدودی 150 شێوازی وانەوتنەوەی هاوچەرخا ببینێتەوە ئێمە تەنها یەکدانە لەوە بەکارێنین ئەوش مەتودی کلاسیکیە کە بەکاری دێنین. بەڵێ بەزە و تێبینانە بەڕێز داراسی وەزارەتی پەروەردە کردووە بۆی کە سوودی لێ وەربگیرێ باشین مۆدێلی وانەوتنەوە لە کوردستان پەیڕۆ بکرێت. ئەم مۆدێلە نە بەڵام وەزارەت ئەرکی من نییە بە دوای وەزارەتی پەروەردەیان ڕاکەم مەسەن ئەمە کتێبێکە لەسەر دیداکتیک بە شێوەیەکی زانستی منهەجی نووسراوەتەوە ئەرکی وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی پەروەردەیە مەسەن بە دوایە بگەڕێ بزانێت چۆن پیادەی بکە مەسەن ئەمان لەو سنتەرانەی کە تایبەتم یعنی خول بۆ مامۆستا و پەروەردەکەن ئەوان بەکارێنن باشە وەزارەتی پەروەردە بەو گەورەی خۆی بۆ بەکارێنن یعنی ئەرکی ئەوانە بە دوایە بچن ئەرکی من نییە یعنی بیخەمە بەردەستیان. باشە بەس ڕاوێش نییە بەیەوە کوپسپۆرانی بواری پەروەردە بۆ پەیوەندیتان پێوە بکەن و بڵێن فەرم پێشنیازەکانتان پێشکەش بکەن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی پەروەردە و دیاریکردنی کێشە بنیادەکان.
بەزای چۆن من کارمەندی وەزارەتی پەروەردە نیم با بڵێن یعنی بە بەردەوامی بەڵام من هەموو وەزیرەکانی پەروەردە بینم تقریبا هەمویان کە دامەزرێن بینم قسەیان لەگەڵەکەم باسی ئەو شتانەکەم کە پێویستە گۆڕانکاری تیا بکرێت و ئەوانە ئەو دواکەی وەستاوەتەوە سەر خۆیان یعنی کە پرسیار ناکەن کە بە دوایان ناچن یعنی ئەرکی من نییە من کاری ترم هەیە کە بیکەم من خەریکی لێکۆڵینەوە نووسینم ئەو کە داوای نەکا کە پێی من ئەڵێم ئەمەم پێویستە بۆ نمونەی سەر لەگەڵ تۆیا باسی پەروەردی فەرکاریم کرد کە ئەرکێکی زۆر سەرەکی دەستوریە بینێ لە هەموو جیهانی پێشکەوتووە ئەو کە پێم نەڵێ چۆن پەیڕەوێکی فەرکاری بنووسینەوە چیمان پێویستە ئەتوانی هاوکاریمان بکەی من یعنی بڵێم چی یعنی من ناتوانم من لەبەرەوە ئیشی کەم هەیە من ناتوانم خۆم بڵێم خواڕجای لێکم تخوا بە قوربانە بم با بۆ بکەم بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دەگەرم وڵای بەرز مامۆستا تا بینی سەر کێشەی مەسەلەی بینە چەندە گرفتی بۆ مەسەلە پرۆسی خوێندن دروستکرێت چونکە سەرۆکی حکوومەتیش وتی پێویستمان بە 35,000 پۆل هەیە ینی لە وتار دەستپێکی ساڵنی خوێندن و داواکار وە بەرهێنەران بەژاری بکەن لە دروستکردنی قوتابخانەی نوێ من حەزەکەم ئەم مەوزوعی مامۆستا فایق باسی کرد مناقەشەیەکتان کرد مەوزوعێکی زۆر گرنگ و هەستیارە بەڕێی من یعنی ئەوە شتێکە بێ هەموو لە سەر ڕاوەسیمەتاتی وەزارەتی پەروەردە کوالیتی خوێندن گرنگترین شتێکە مامۆستای بەتوانە گرنگترین شتێکە کە وەزارەتی پەروەردە ئیشی لەسەر کات یعنی لە باڵەخانە و لە هەموو شتەکانی کە گرنگترە یعنی ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆر مامۆستا خول نابینێ ئەوی مامۆستا باسی کە فعلەن مامۆستای ئێمە هێشتا ئێمە مشرفین مەدانی ناو قوتابخانەکانی زۆربەی هەرە زۆریان لە سەدانەوەدیان ڕێگەی کۆن بەکارهێنن ناخوێندنەوە مەسەرەن تەتەور بە خۆیان نان بۆ فرسەتیان نەدراوەتێ خولیان پێ نەکراوە هاوکاری نەکراون لە وەزارەتی بەڵام ڕەنگە مامۆستاش بڵێ کە مامۆستا مەسەرەن بە دوایەوە بێ کە نان نەبێ مامۆستا خۆی بەتەنیا چۆن ڕاستە مامۆستا خۆی بەتوانەکانی بدەن حەکی مامۆستا بخۆی بخوێنێتەوە تەتەور بەخۆیەوە بەڵام وەزارەت مەسئولە ئیشراب مەسئولە لەو مەوزوعە پەروەردە مەسئولە کە بێ بەرنامەی هەبێ بەردەوام گەشەوی با بەتوانەکانی مامۆستا و ڕێگە تازەکانی وانەوەتنەوەی فێر کات ئەمڕۆ کاک حەکیم وەزارەت بە شەخسی وەزیر خۆیەوە وەزارەت هەمویان بەڕێوەبەری پەروەردەکانەوە بڕۆ سەیرانکە هەمووی خەریکی ڕۆتینیاتن هەمووی خەریکی ئیشی ڕۆژانن ئیمزای کتابات و کتابونا و وەڵامدانەوەی نووسرا و بڕۆ مدیری مەکتەبی داما و لەژێر کۆمەڵە ڕۆتینیا تا سەرقاڵ ئەسەن زۆربیان هەر مەجای ئەویان نییە بیر لەو بکەنەوە چۆن گەشەبن بە زانست و پەروەردە و چۆن ئاسی خوێندکار بەسکەنەوە چۆن مامۆستا بەهێزکەن یعنی بۆ ئەمە بەڕاستی ینی ئەمە عیلاجی ئەمە بکرێ بەڕاستی لە وڵاتان ئەوەی من ئاگادار بم کۆمپانیای تایبەت هەیە ئێمە ئەکرێت لێرە کۆمپانیاش نەبێ لیژنەی خۆبەرا هەبێ لیژنەیەکە بێ خەبیر و شارەدا چەندین یەکو بەڕێز مامۆستافایە خەڵکانی تر ناو هەرێمی کوردستانە خەڵکی بەتوانەمان زۆرە کە خانەنشینی شەبن ئەمانە لیژنیان لێ دروست کرێت مەسەر لیژنەیەکی ڕابێژکاری یان لەسەر ئاسی وەزارەتە ئەمانە ئیسفادان لێکرێ لە عەقڵیان ئێمە چی بکەین گرفتەکانی پەروەردە چۆن سارەسەرکەین چی بکەین ئاسی خوێندن بەرزکەینەوە کوالیتی خوێندن بەرزکەینەوە چ ئەمڕۆ یونیسێف و یونسکۆ زۆر جەخل لەسەر مەوزوعی کوالیتی خوێندنەکەنەوە لەسەر سەعاتەکانی خوێندنەکەرەوە لە هەرێمی کوردستان ئەمە نەبووتە ئەولەویەت ئەمە یەک خاڵێکی تر زۆر گرنگە ئەبێ وەزارەتی پەروەردە دەستکراوە بێ حکوومەتی هەرێم بودجە خاتە بەدەتی دەستکراوە بێت دوای مەحاسەبەی کا بڵێ ئادەی پەروەردە و بەرە کوێ برد بەڵام وەزارەتی پەروەردەی قوربەسەر هاتووە ئێستا پارەی حانوتەکانیشان بردووە خچوانەتە خەزێنەی حکوومەت ساڵان لە پارەی حانوت کری هینانەیە تاقیکردنەوەکانەوە فەرمو دوو خولی خوێن تاقیکردنەوە تەواو بۆ خولی یەکەم لە مانگی 5 خولی دووەم لە مانگی 8 تا ئێستا کری مامۆستای نەداوە نەخێشتا کری قاع و مدیر قاع نەبووە کە پرسیارم لێکە لە بەڕێوەبەری پەروەردەکان کە وڵای پارەی حانوت 7 ملیارمان هەبووە حکوومەتی هەرێم خستێتەوە خەزێنەکەی خۆی نەیاوەتەوە وەزارەتی پەروەردە سەلاحەتی نەسەرفیە ئەمە چۆن وا ئەچێ بەڕێوە ئەبێ وەزارەتی پەروەردە بودجەیەکی شاوی لە بەردەسا بێت وەزیری پەروەردە دەستکراوە بێ پەروەردەکان تا ڕادەی دەستکراوە بن بەڕێوەبەراتی گشتەکان ئەنجا دوایی وەرە محاسەبەیان کە بزانە ئەوە پارەم خستیتە بەردەست ئەوە خەڵکی شارەدا ئێستا ساڵشی بودجەیەکی تایبەت بۆ کەرتی پەروەردە خەرج نازانێ بودجەی تایبەت من هەز ناکەم پارەی و پێویستان لە بەردەستا بێت لەبەرەوە بەڕاستی ئیمکانیاتی مادی گرنگە ئەگەر ئەو مۆزوعێکی گرنگە بێنە سەر بەسەری باڵەکانەکە ناوبڕێکمانێت دوێ ناوبڕەکە دەگرێم وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت
تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی سڵاتانە بێت بینەرانی بەڕێز مامۆستاتا زۆر بە کورتی لەسەر مەسەلەی بینە بۆی بچینە لای مامۆستا فاقیش کە دوێنێ سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە پێویستیان بە 35,000 پۆل هەیە چەندە و پۆلی هەژمارک نازان باسی وەکو ڕێژەی قوتابخانە نێو چەند قوتابخانەیە. پێم وابێ ئێستا نزیکە 7,000 قوتابخانە هەیە. ئەوەی کە من ئاگادار بم بە حکومی 4-5 ساڵە هیچ بیناژی نوێی قوتابخانە نەکراوەتەوە. ئێستا لە هەرمی کوردستان 500 بۆ 600 قوتابخانە نەقز هەیە. ئەمەش کۆمەڵە کێشەی دروست کردووە. ئیزدیحام و قەرەباڵەقێکی زۆر لەسەر ئەو قوتابخانانەی بە تاتی گەڕەکە تازەکان دروست بووە. دوێنێ ئەو قوتابخانەی کە ئێمە زەنگمان تا لێدا، قوتابخانەی بڕیاری بڵین شەهید ئاسۆ لە سلێمانی یەکێ لە سنتەری شارە ئەوانە یەکێ لە مامۆستاکان وتی مامۆستا معاناتی ئەومان هەیە پۆلێک 50 قوتابیت هەیە. تۆ پۆلێک مامۆستا چۆن ئەتوانێت 50 خوێنکار لە 40 دقیقە فێر کات. پیان بڵێتەوە شتەکان دووبارەکەنەوە. کەواتە ئەم کەمی باڵەخانەیە وای کردووە کە دیسان تەسیل لە کوالیتی خوێندنەکە مامۆستا ناتوانێت وەکو پێویست ئەو زانست و پەروەردەی کە پێیەتی بگەێنە بە خوێنکارەکان. ئەبێ حکوومەتی هەرمی کوردستان بۆ پڕکردنەوەی ئەم کەلێنە هەڵمەتێکی نیشتیمانیکردنەوەی بینە و باڵەخانە قوتابخانە ڕابگەێنێت. ئەزانکی کا حەکیم نابێ ئێمە وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە بەجێ بینین بڕۆ کێشەی پەروەردە حەلکە. ئەبێ حکوومەت خۆی بە خاوەنی بزانێت بە دەرەجە یەک بۆ بودجەی شایستەی بۆ تەرخانکە کۆمەلگاش هاوکاری بێت. من قەناعەتم وایە ئەگەر حکوومەت هەڵمەتێکی نیشتیمانی بەرپاکە بۆ کردنەوەی باڵەخانە ئەتوانێت ئەو کاتە داوا لە هەندێک سەرمایه‌دارەکان کات لە خاوەن پرۆژەکان کات ئەوانەی پرۆژەی ئیسیسماریەکەن داوان لێکات شان بەشانی پرۆژەکانیان هەرەکەی بینایە بکاتەوە باڵەخانێکی خوێندن کاتەوە قوتابخانەی کاتەوە ئەتوانین بەشێکی زۆر لەو کەلێنێکە هەیە بکراتەوە. چکە پێش ئەم 5 ساڵە بینای جوان کراوەوە بەڕاستی. یانی تۆ وەرە لە شاری سلێمانیا بگەڕ لە شارەکانی کە ماشەڵڵا بینای وا جوان کراوەوە بەڕاستی لە زۆر لە وڵاتە ئەوروپیەکانیش لەوەی هەر بەو شێوەیە هەبێت. لەبەرۆ ئەم هەڵمەتە بەردەوام وایە گرفتیان هەیە بۆ نمونە قوتابخانەکان بۆ نەبوونی تاقیگەی پێویست، باخچەی پێویست، یاریگای پێویست. شان بەشانی ئەمە باڵەخانەیەکی کۆنی زۆرمان هەیە پێویستیان بە نۆژەکردنەوە هەیە. قوتابخانەمان هەیە لای شار لە کابینایە، قوتابخانەمان هەیە شاگڵ و قوڕە لە لادەکان لە دەرەوەی شار. ئەمانە بۆ گرفتی ترە. کەواتە ئەمە بودجەی ئەوێ کە هەم ئەو بیناوانە کەم کورتەکان سپاس دەکەم. مامۆستا فاق بگەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز و تدیەک مامۆستا کۆڵەکەیەکی مەسەلەن سەرەکی مەسەلەی کەرتی پەروەردەیە، بەڵام سەبارەت بە ژیانی مامۆستا، ژیان و گوزەرانی هەنی بەڕێز ئەزموونی وڵاتانی دەرەوش بینیوە دەبێ ژیانی مامۆستا بەو شێوە بێت کە لە بری خەمی پەروەردە خەمی مەسەلەن ژیان و گوزەرانی خۆی بێت.
بێگومان بە پێی ئەو کۆنتراکتەی کە لە بینی وەزارەتی پەروەردە و با بڵین مامۆستا و بەڕێوەبەر هەموو کادرە پەروەردەیەکان کە هەیە ئەو ئیشەکە بەو موچەی کە لەو وڵاتەیە بەرقەرارە ئێستا موچەی مامۆستا چەندێک کە هەر ئەوەیە کە بەرقەرارێت ترکەم بێ زۆر بێ ئەوەیە بێگومانە بێ وەزارەتی پەروەردە چی خۆیەتی کە موچەکەیان با ینی کۆنتراکتێکە تۆ گەر لایەنێکی کۆنتراکتەکە تۆ پارە نەیە بە من حەق خۆشمە کارد بۆ نەکەم ینی ئەویان بێگومان ئەویان شتیان نییە بەڵام ینی زۆر شتێ وانی سەوانی کاکتاش تەنانەت باسی کرد ینی حکوومەت پارەی نییە ینی چیەکەی ینی نییە پارە نییە ینی چیەکەی ئەبێ هەبێ بەڵێ لەگەڵیان بەڵام کە پارە نەبوو چیەکە ینی هەندێک شت هەیە تۆ ناتوانانی دانیشی چاوەڕێکێکەی پارم بۆ هات ئەبێ زیاد لەسەر ئاستێک لە بژاردەکان ئیشکەی بۆ نمونە کاکەتا باسی بینایکە من دەزانم بینا پارەی زۆر دەچێت دەچێت و بەڕاستی ئەرشێکی گەورەیە بەسەر حکوومەتەوە ناتوانین وەزارەتی پەروەردە دابینی بکە و پارەیە لە بنی زەویەوە دەرنا بەڵام تۆ لە جاتیەوە دەبێ بیرکەیتەوە من چۆن قوتابخانە دروستکەم بژاردەکانی قوتابخانە دروستکردن چییە یعنی 2000 پێش 2007 پێش وەزارەتی پەروەردەی 2000 لەگەڵ وەزیری پەروەردە دانیشتە بووین پرسیاری لێ کردم کە چۆن یعنی چۆن چارەسەریکەن وتم بۆ مهندسەکان کۆ ناکەیتەوە ئەندازیارەکان پرسیارکەی لە جاتیەوەی بە خشت و بە بلۆک و بەوانە دروستیکەی بۆ بەدار دروستی ناکەی ئەو کاتە لە جاتی ئەو پارەی 400 خوێندنگەی پێ دروستەکەی ئەتوانی هزاری پێ دروستکەی پرسیاریان لێ بکە یا ئەلمنیۆمی ڕق یا چوزانم من ئەندازیار نیم لەو بژاردانە پێیاکەی هەستەکەی بەشێک لە چارەسەرەکانت بۆ ئۆکرێتیان بۆ پارە نییە باشە هەرچەندە بەشێک لە پەرلەمانتەران دەڵێن پارە زۆرە بەڵام ناشفافێتی تیا و بۆ کەرتی پەروەردە ڕەنگە خەرج نەکرێت بەس سەبارەت بە مەسلەی دووداوامی ئەمە تەسیری هەیە لەسەر کوالێتی خوێندن یاخود سێداوامی ئێستا باز دەکرێت 3000 مەسەلەن زیاتر لە 1000 قوتابخانە لە کوردستانە لە کۆی نزیکەی 6000 مەسەلەن 1000 زیاتر دووداوامی تێدایە بەشێکیان سێداوامی تێدایە زۆر تۆ مەسەلەن بەسەر لە وڵاتانی کە زۆر خوێنن تا سێ و چوارەمێنەوە بە معنای چی مانای وانەی زیاتر خوێندنەوە نیە بە معنای بڕێکی زانستی زیاتر وەرەگرن تۆ کە مەسەلەن 4 ساعتە تەبێنی ئەو بڕە زانستە لێ وەرناگریت کە وەرت نەگرت ینی تۆ دواکەوی وە لە بنەڕەتیشدا زانستەکان کە هەمانە بەشێکی زۆری با بڵێن کۆنا تۆ خوێندکار فێر نابێ کاتەکە زۆر گرنگە گەرمان توانای بینای قوتابخانەی تەواومان هەبێ داوامەکان تۆزێ درێژکەینەوە بە شێوەیە ڕێکخستنی تیا بکەین لە کاتی دەوامە ئەو کاتە تۆ بڕێ مامۆستا زیاتر لە پۆلا بوو خوێندکارش زانستی زیاتری وەرەگرت بێگومان ئەو زانستە وەرنەگرێت کاریگەری زۆری هەیە بەڵێ ئەی سەبارەت بە ژینگەی قوتابخانە بۆ نمونە هەندێک قوتابخانەیە باخچەی نیەندێکیان یاریگای نیەندێکیان تاقیگەی پێویستی نییە ینی ئەمە هەموو تەسیری هەیە لەسەر مەسەڵەتی زانستی و کوالێتیەکەی بێگومان ئەوە پەیوەندی بە باخچە ماخچەوە بێ لە ڕوانگەی دەروونناسیەوە بیری لێ بکەرەوە بەڵێ یعنی کە باخچەت نەبێت کە خوێندکار ئاسوودە نەبێ قورسایی بۆ مامۆستا و مشرفەکان لە پۆلەکانە دروست دەکەن یعنی ئەوانە بەڵام بەشەکەی تری لە کە بینایەکان خۆش نییە پۆلەکان خۆش نییە بێگومان تەسیری هەیە یعنی تەسیرەکەی چیە با بڵێن ناڕاستەوخۆ کاریگەری بەسەرەوە هەیە چۆن بەڵێ ئەی سەبارەت بە ژمارەی زۆری خوێنکار بۆ نمونە وەکو مامۆستاوتی زیاتر لە 50 خوێنکار لە پۆلێکدا ینی ستانداردی گیانی چەندە ینی بۆەوەی کە باش زانستەکە بگەێنرێت مامۆستا باش بگەێنێت بە قوتابی بازانی چی من ئەوانەی گوێم لێ بووە لە بینی باسی لە دەوری 25 ڕاوەستنەوەوانە بەڵام ئەو بە پێی وڵاتەکان جیاوازی هەیە وڵاتێکەیە مەسەن لەو ستانداردە کەمترێ من خۆم ینی سەرەتای کارکردن دەستم پێ لە پۆلێکی 17 کەسیا دەستم پێکردەوە بەڵام پۆلیسی کەسیشم هەبوو بەڵام بۆ نمونە ینی ستانداردەکە پێ وڵاتەیە چەندێ دەسەکەوێت چەندێ دەست ناکەوێت لە شوێنێ بینا زۆرە مامۆستا خوێندکار زۆرە ئەوەیە بەڵام ئەو ژمارەی کە باس ئەکرێ ژمارەیەکی زۆر گەورەیە کاریگەری زۆر گەورەی هەیە ینی بەسەر مامۆستا و بێتاقەتی مامۆستا و گەیاندنی زانستەوە و شێوازەکانی مامۆستاش من بۆیە شێوازی کارکردن بۆیە ینی تاکیدی لەسەرەکەی من و کاردا ئەوەیە مۆزوعەکە تۆ ئەبێ بە شێوازیە پێی بڵێ بۆ 50 کەسە بە دەرد بخوات ینی ئەستا مەسەن لەو کتێبە باسی شێوازی سوکراتیەکە مەتودی سوکراتی مەتودێکە تۆ نابێ ینی لە 20 کەس زیاترت هەبێتەوە ئەوانە بەڵام لەبەرەوەی پۆلەکانمان گەورەیە من هەندێک بژاردەم خستۆتە ڕوو کە بۆ پۆلە گەورەکانی ئێمەش ببێ کە 50 کەسە و مێتودش پیا دەکەی یعنی مەبەستمەوەیە تۆ بێ لە ڕوانگەی زانستی و بەدوای چارەسەرا بگەڕێی بۆ ئەوەی ئەو مامۆستایانە هاوکاریان بکەی بۆ ئەوەی چۆن کار بکەن لەو پۆلە گەورانەیە چونکە بەڕاستی کارێکی قورسە یعنی لە بەردەم مامۆستا قورسترین کارە دوایەوەی دوای مەسەلەی تواناکان قورسترین کارە بۆ مامۆستاوە باش ئەی سەبارەت بە پەیوەندی مامۆستا و خوێنکار لەبێت پەیوەندێکی تەندروست بێ یاخود پەیوەندی خوێنکار بە قوتابخانە چونکە ئێستا بەشێکی دایکان و باوکان ڕەنگە بە زۆرم لێ منداڵەکانیان بنێرن بۆ خوێندن خۆی بەسن لە پەیڕەوی فێرکاریە ئەگەر لەم ڕۆژانەیەوە نیە چاوم پێی گەڕایە کۆنەکان و تازەکان و ئەوانەی هەندێک وڵات
مەسەن لەوەیە مەسەن هەندێک وڵاتە کە بینم لەوەیە ئەو شتەش جێگیر کراوە ینی باسی پەیوەندی منداڵ بە قوتابخانەوە پەیوەندی ماڵەوە و قوتابخانە نێوانەوانە ئەوانەشە جێگیر کراوە کە چۆن چ پەیوەندیەکێ بێ بەڵام بۆ وڵاتێکە مؤسساتی بێتەوە و مشکلەیە تۆزە چارەسەرەکەی بە ئاسانتر بەڵام بۆ وڵاتی چۆکو ئێمە کە مؤسساتی نین شتەکانمان ڕێکخراو نیە زانستی نیە ئەو مەسلەیە زۆر قورسە ئەمێنێتەوە سەر هەر کەسێ خۆی و هینی تۆ تەنانەت توانی ڕێنمایی دەرکەی توانی قسە بکەی بەڵام مەرجی خێزانەکانش بە قسە بکەن بەڵام ینی خراپ نییە ینی شتێک هەبێ ڕەشنووسێکە من بۆیە ئەو دوکومنتانم بەلاوە گرنگە بۆ من و بۆ کاکعتا و بۆ مامۆستاکان و بۆ بەڕێوەبەرەکان و بۆ وەزیری پەروەردەش هەمومان ڕوونە لە لامان چی ئەەکەین چی ناکەین بۆ بیکەین کەی کامە بکەین باشە بەس هیچ ئەوەی کە لێکۆڵنەوەت کردووە هیچ لێکۆڵنەوەکت کردو لە سەرەوەی کە بۆچی بەشێکی زۆر لە خوێنکاران حەزیان لە داوامی قوتابخانە نیە دایانەوێ وانەکان کورد بن ینی ماوەی پشوەکان زۆر بێت لە کوردستان بەسەڵەن توێژینەوەم لەسەر ئەوانە کرد خۆ زۆرم خوێندەوە بڵێ بەڵام توێژینەوەم لەسەر ئەوە نەکردو من یەک توێژینەوەم لە ناو قوتابخانەکانی کوردستانە کردەوە شتە سەر تونوتیژی بوو ئەوەی من پێ دەڵم هەراسان کردنەوە ئەوانەی ترم نەکردووە بەس بێگومانە زەین چۆنە تۆ بتەوێ ئاسوودە بی من لەگەڵ تۆ بمەوێ ئاسوودە بێ لە هەردووکمان بکۆڵینەوە بزانە بەچی دڵمان خۆشە بێ یعنی یەکێ لە تایبەتمەندەکانی منداڵەوەی حەزی لە یاریکردنە تۆپێکیان بدەرە دەستەوە حەزیان لێتی ئاسوودە ئەبن پێی بۆ ئەوان باشترە گەشە دەکەن دڵیان خۆشە بێ یا فیلمیان پێ پیشاندە چوزانم دەریان کردە دەرەوە باخچەیە بۆ شوێنی کە ینی ئەو شتانەی کە منداڵ پێ خۆشە ئەبێ گوێ لەوان بگریت ئێوە چیتان پێ خۆشە بۆی لەو ئەندازێ بەڵام سیستمی پەروەردەی ئێمە لەبەر گرفتی بیناکانمان هەیە ئێخۆیان 4 ساعتیان هەیە یعنی شوێنی زۆر شت نابێتەوە یان من ئەو شتانە کە قوتابخانە تایبەتەکانە بینم لە هەرێمی کوردستان ئەوان مەسەلەن ئەو شتانە ئەکەن مەسەن کە قسەیان لەگەڵاکەن لەبەر ئەوان دەرەفەتی ئەویان هەیە خوێندکاریان کەمە مەسەن لەوانەیە باخچەیان هەبێ لەوانەیە شوێنی باشتریان هەبێ ئەیکەن بەڵام ئێمە ناتوانین بوەستین لەبەرەوەی بینای قوتابخانەمانێ لەو شوێنەیە بچەقین ینی هەمیشە تەرکیزم لەسەرەوەی تۆ ئەبێ زیاتر لە بژاردەیەکت هەبێ پۆلەکانمان زۆرن وایە بەڵام ئەبێ بژاردەیەکی کەشمان هەبێت بۆ مامۆستا هاوکاری بکەین بە شێوەیەکی تر کار بکات یا ینی بژاردە لە هەموو شتێک ئەبێ دایمە پلانی بی و سی هەبێ سەیری وڵاتەکان کە بزانە چۆن ئیشەکەی سوودیان لێ ببینی باشە ماوەسم ڕاپۆرتێکم خوێندەوە سەبارەت بۆی کە لە ساڵی 2017 بۆ 18 34,000 خوێنکار لە کوردستان وازی لە خوێندنی راپۆرتی نووستی پێی بۆ پەروەردە و گەشە پێدانی پێدوای ئەمە ڕێژەیەکی مەترسیدارە یاخود ئاسایی ئەگەر مەسەلا ئەم ڕێژە خوێنکارە واز لە خوێندن بێنێت نه هیچ ئاسایی نییە من کاک پشتیوان 3 ڕۆژ بوو وەزیر ڕێکخراوی پێی کۆنفرانسێکیان کرد و کاتە لە کوردستان و لێ دانیشت بووم لەگەڵیا باسی ئەو ئامارانیان خستە ڕوو زۆر دەستگایتە لێ هاتووە داش شتێکی زۆر مەترسیدارە شتێکی زۆر ئاسایش نییە یعنی ئەویان بەشێکی زیاتر پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و سیاسەتی حکوومەتەوە هەیە یعنی ئەو خوێندکارانە بۆ وازێنن مەسالی دەرامەتەوە نیە دەرامەتی ئابووریە مەسەن من کە دەرامەتی ئابووری نەبێ مناڵەکەمە نێرم بۆ سەری شەوانە پەیوەندی بەشە پەیوەندی وەزارەتی پەروەردە نیە پەیوەندی بە وەزارەتی پەروەردە پەیوەندی هەندێک لەوانەیە وشارکردنەوەی خەڵک بکاتەوە یعنی ناتوانێت خەڵک بە زۆر بێنێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بگەرم و لە بەرز سەبارەت بەوەی کە هیچ پەیوەندێک لە نێوان وەزیرەکانی پەروەردە ئەوەی پێشخۆی و دواتر ینی بۆی بەیەکەوە ئەو گۆڕانکارانەی کە دەکرێن جێبەجێ بکرێن یا خوتار وەزیرێک کە هات یعنی بڕیارەکانی ئەوی پێشتر خۆی هەڵدێوەشێنێتەوە خۆی هەموو حکوومەتی هەرێم لە دوای ڕاپەرینەوە تا ئێستا بەرنامێکی ڕوونیان نەبووە کە ئەانەی هەرێمی کوردستان بگاتە کوێ چونکە ئەمە وڵاتانی کە بینیمانە دروست بوون مەسەلەن وڵاتێکی وەکو ئیمارات وەکو قەتار کەمانە لە خوێندنە زۆر لە پێشەوەن وەکو سەنغافورە ئەمانە ینی هەمووی بە 20 ساڵ و 25 ساڵ ئەونیان پێ نەچووە کە ئێستا لە قیمەیان وڵاتە ئەوروپیەکانی ئەسان چاوان لێ دەکەن لە وڵاتی ئەمە خودی حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاشتیایدا بەرنامەی ڕوونیان نییە و ڕوئیان وازەح نییە ستراتیجەتی پرۆسەی پەروەردە نابێ ڕەبت بێ بە وەزیرەوە نابێ وەزیر مەسەرەن شخصەکان تەحەکومکەن بە بەرنامە و پلانەکانەوە بەس ئێستا وایە هەر وەزیرەکان ئەوەی پێشتر دەستڕێتەوە هەمویان یان بە دڵسۆزی ئیشەکەن و هەموو وەزیری حەزەکە سەرکەوتوو بێت ئیشی باشەکە مەیدانیە ئەوانە بەڵام لەوەی لی نەزانێت لەوەی لی نەزانێت چونکە من ئەوەی سە بیستومە ئەو وەزیرانی پێشوو من ڕێزم بۆ هەمویان من هەست ناکەم یەکیشان هاتبێ ئیشی ئەوی تەری تاوا کرد بێت ئەوەی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان کۆنگرەیەکی پەروەردەی کرد و کۆمەڵی بڕیاریە دوایەوە هەمووی وەدەدا هەڵوەشێنرایەوە لە سەرەمی دکتۆر پشتیوانە کۆنگرەی پەروەردەی کراوە کواچی جێبەجێ کراوە ئێستا شتی تازەیەتە پێشەوە کەواتە هەستەکەی ئەم وەزیرانە وەکو ئەبێ ئەم پرۆسەی پەروەردە و یاری بەری دوا بێت
چۆن ئەم یاریدەریدەی هێم کەس ڕاکات یاتە دەست ئەویتر دوای هەمویان سەرکەوتنەکە بۆ هەمویانە ئێستا لە وڵاتی ئێمەوانیە ئەمە لەبەرەوە من قەنەعەتم وایە ئەبێت ئێمە نەخشەی درێژخانمان هەبێت ئێستا لە وڵاتی ئیمارات نەخشەیان هەیە بۆ 2050 تەسەور کە بۆ هەم پێشکەوتنەوە کە مەسەرەن پیانەوە پێڵێن ئێمە تەزدیری معریفەکەین لە مەودووە لە 2050 تر نەوت ڕاگرین معریفە تەزدیرەکەین بەوە سەرمای خۆمان بەخۆتەکەین لە هەرێمی کوردستانە من قەنەعەتم وانە هیچ وەزیرێک بەرچاوڕوون بێت 4 ساڵی تر ئەبێ پەروەردە بگەین ئەم ئەنجامە ئەبێت و ئامانجێ دیاریکەی بڵێ من دوای 4 ساڵ میلاکات وا لێ ئەەکەم ئیشراف وا لێ ئەەکەم باڵەخانەکان ئەگەنەوە تاقیکردنەوە ئەزمونونەکان ئاوا لەکەم دانە بەدانێ ئەم خاڵانێک کە ئەمڕۆ ناو وەزارەتی پەردا گرفتی هەیە و کێشە و کەم و کورتی هەیە ئەبێ جەنابی وەزیر وەستافەکەی کە لەگەڵ یادی و بەڕێوەبەتی پەرۆدەکان هەمویان بەرنامە پلانی خۆیان هەبێت لە 4 ساڵی داهاتوە چیەکە نەک 4 ساڵ بێت درێژخایان تریش بێ ئەنجا ساڵانش نەخشیان هەبێت ئێستا ئەوەی کە من ئاگادارم ئەم کابینەی حکوومەتە داوای لە وەزارەتەکان کردو لە ناویشان وەزارەتی پەرۆدەکە نەخشەی 4 ساڵ پێشکەشکەن ئەمە هەنگاوێکی باشە ئێمە ئومێدەوارین هەتا داوان لە ئێمەش کردو وەکو یەکێتی مامۆستانی کوردستان داوان لە ئێمەش کردو ئێمەش هاوکاریان کەین بە ئەوەی کە پلان و نەخشیان بینێ ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە بەس لە ڕابردووە بەڕاستی ئەمە وانە بووە لەبرۆ گرنگە استراتیجیە دیار بێ واضح بێ ئامان ڕوون بێت کە ئێمە ئەمانەوێ پەروەردە بەرەو کوێ بەرین تا ئێستا ئەمە نەبوو بەڕاستی ئەو گرفتێکە بۆیە ئەم کابینانەی پێشوو هەر وەزیرێکی پەروەردەی بەڕێز هاتووە ئیشی بە کورتی ینی تەناواسێنانی خوێنکاری یاماسێنانی مامۆستا شێ لە پیشەکەی بەوەی ئەو دۆخەوە نەبوونی بژێوی پێویست و هەلی کاروانە بەتاکید بژێوی دارایی و وەزعی سیاسی کوردستان و ئەمانامووی کاریگەری هەبووە ژمارەی زۆر خوێنکار وازیێناوە ژمارەی زۆر مامۆستا یا مۆڵەتی بێ موساکات یان چۆتە دەرەوە بۆ هەندەرانە من بەشی خۆی کاریگەری هەبووە باری بژێوی لەسەر ئەوەی کە مامۆستا ئاسوودە نەبووە کە ئێمە قاعیدەیەکمان هەیە ئەڵێ کۆمەڵگای تەندروست پەروەردەیەکی تەندروست دروستیەکات پەروەردەی تەندروستیش بە مامۆستایکی لە خەم ڕەخسی و مامۆستای ئێمە لە خەم نەڕەخسیوە پێویستە لە خەم بڕەخسێنرێ بۆی پەروەردەیەکی تەندروستکە و کۆمەڵگایەکی تەندروست بەرهەم بهێنرێت. سپاس دەکەم مامۆستا فاق دواپرسیارم بۆ بەڕێز سەبارەت بەوەی کە زۆرجار باس لە دەستێوەردانی حزب دەکرێت لە پرۆسەی خوێندن لە دانانی بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیار و بەڕێوەبەری قوتابخانەکانیش یعنی پێ وایە زیانی زۆری داوە یاخود دەبێت چۆن بنابڕ بکرێت دەستێوەردانی حزب وڵایی نازانم ڕۆژەڵاتی ناوەڕاستە و تایبەتمەندێتی هەیە ینی حزب دەوری سەرێکێ بێ من نازانم چۆن چارەسەریەکەن بەڕاستی هیچ هینێکم بۆ نیە و خۆشم لەو بابەتە تێوە نەگلانەوە قات لەبەرەوە نیە زیاتر خەڵکی لێکۆڵینەوەی زانستی و باش بەزەمە خەتەر نییە مامۆستا لەسەر بۆ نمونە بەڕێوەبەرێک لەسەر بنەمای حزبی دابنرێ لەسەر لە بری بنەمای زانستی مەزەم سەرپەرشتیارێکە بەڕێوەبەرێکی گشتی پەروەردە ئێمە خەتەرنی لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن کاک عتا بە کورتی وەڵام بدەمەوە طبعا تۆ شەزانیم شەزانم ئەویان خەتەر بەس من هەمیشە پێم خۆشە میدیاکارەکان کە بەرنامەکەن پرسیارەکانیان بەو شێوەیە نەبێت یعنی وەزع چۆنە ئەبێ بەو بابەتە بێت چۆن ببێ باشە نەک چۆنە کەوتت چۆنە خەڵک دەسەکە بە سکاڵاکردن بەڕاستی سکاڵاکردن زۆر ناخۆشە سکاڵا و گلەی بکەم و گۆڵە بۆڵکەمانە نە خۆش نییە دەبێت بەو شێوەیە بێ داوا لێبردن لە یەکەم پێشنیاری منە ئەبێ بەو شێوەیە بێ کە چۆن ببێ باشە بۆی بتوانم هاوکاری بکەم تا ئێوارە من و کاکعتا ئێستا گلەیەکەین کە وەزعی پەروەردە خراپە ناتوانین هیچ هاوکاریەکە بکەین بەڵام کە پرسیارەکان بەو شێوەیە بوو چۆن باش ینی بەدوای چارەسەرەکان نابگەڕێ ئەو کاتە ڕەنگە بتوانین خزمەتێک بکەین بیبینە پێشەوە باشە بەس پێدای ئەوکو چارەسەرێک دەبێ ئەمە بنەبڕ بکرێ وایە بێگومان باشە سپاس دەکەم مامۆستاکە بە کورتی زۆر گرنگە و پرسیارە کاک حەکیم پرۆسەی پەروەردە مڵکی هەموو کۆمەڵگایە مڵکی حیزب نییە ئەبێ حیزب دوورکەوێتەوە لە دەستێوەردانی حیزبی ئەگەر تۆ کەسێکی بە حیزبیانە دانە بە بەڕێوەبەری قوتابخانەیەکان بەڕێوەبەری پەروەردە ئەو کەسە ئەدائیشی خراپێ حیزبەکە دیفاعی لەکەم بۆ خۆی کارەساتە لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئەم پەروەردەیە بگەڕە بەدوای کەسی شیاوە ئێستا خۆشبەختانە پرۆژەیەک هەیە پرۆژەی بریتیش کانسڵ کە ئێستا بەنیازن ئەم ساڵ جێبەجێ کرێت لە ناو سەرپەرشتیاران و قوتابخانەکانە ئەوە ڕۆڵی زۆر ئەبێت لەوەی کە بەڕێوەبەرێک یان مامۆستایە یان حتا سەرپەرشتیارێک سەرکەوتوو نەبێت ئەدای باش نەبێت بەڕاستی کەشف ئەبێ کە توانای نییە ئەوە پێویستی بە چارەسەر سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان مامۆستا عەتا ئەحمەد جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستانی کوردستان هەروەها مامۆستا فاق سعید پسپۆڕی پەروەردە کە بڕێزیان لە سویدەوە لەگەڵ مامۆی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتانەوە